بەڵێسڵاتان لێبێتن دیارە لە قەزای سۆران لە کاتژمێر 6 سەر لە ئێوارە کۆتایی بە پرۆسەی دەنگدان هاتووە و سندوقەکانی دەنگدان ئەنجامەکانیان لە ئێستادا ڕاگەیاندووە. من ئەو بنکەی لێم لە ئێستادا کۆتایی بە پرۆسەی دەنگدان هاتوون بۆ زانیاری زیاتر ئەچمە لای بەڕێوەبەری کۆمیسیۆنی سۆران. سلااوت لێبێتن کاکێ من پرۆسەکە چۆن بەڕێوە چوو لە ئێستادا کۆتایی بە پرۆسەکە بە شێوەیەکی سەرکەوتوو وێزگەکانی دەنگدان کۆتایی بە کاتی دەنگدان هاتیە تا ئێستا بۆ کۆگوتی بەسمایە عەد و فەرز و تابیە و ئەو شتانە بکرێ زیاترنە. داربوونی هاوڵاتیان چۆن بۆ ئەمڕۆ لە پرۆسەی دەنگدان تاوەکو ئێستا بڵێن ڕێژەی دەنگدان گەیشتۆتە سەدا ڕێژەی بەشداربووان لێرە دیار نابی چونکە ساعات 6 تەقریرە هەتا ئەو تەقریران هەمووی کۆکرێتەوە لەوانەیە ساعاتێک زیاتری پێ بچیتن. بەڵام وەکو ئەگەر بە نمونە مەرکەزەکی وەکو ئێرە وەربگرین کە شەهید دکتۆر عەبدوڕەحمانە نسبەی دەنگدان لەنا ئەو مەرکەزە 150 بوو. کۆمەڵە گرفتێک هاتە پێش بە تایبەتی لە ناحیەی وەرتێ تاوە کاتژمێر سواری ئێوارە دەنگ نەدرابوو کارەکەی بۆ چیە گەڕایەوە؟ جیهاز ئەلکترۆنی پێشتریش باسمان کردیە ئەلکترۆنی ئەگەری هەموو شتی هەیە بەڵام لە هەمان کات توانین کێشەکە چارەسەر بکرێ و دەنجیش درایە لە پاش ئەو کات. سپاس بۆ کاکێ من بەڕێوەبەر کۆمیسیۆنی سۆران. بەڵێ دیارە پرۆسەی دەنگدان ئەمڕۆ بە شێوەیەکی گشتی لە قەڵەباڵغێکی ئەوتۆی بەخۆ نەدیت هاوڵاتیان بە ڕێژەیەکی کەمتر هاتنە بەشداری پرۆسەی دەنگدانیان کردکەوە ڕێژەکەی ئەو بنکەیەوە ئێمە لین لە گەیشت بە 156.6 ئەمەش ڕێژەیەکی کەم بوو. هۆکارەکەشی ڕەنگە بۆ بێئومێدی هاوڵاتیان بگەڕێتەوە بە پرۆسەی دەنگدان لە ئێستادا. بەڵام ئەوەی تێبینی ئەکرا لە چاو هەڵبژاردنەکانی تر کەوا بە تایبەتی ئێوارەکان زۆر قەڵەباڵغە بوون بەڵام ئامێرەکان لەم هەڵبژاردنە وای کردکەوە ئەوانەی کەوا بۆ تەزویرکردن دەهاتن بۆ دەنگدان ڕێگەی بە کاری تەزویرکردن نەدا ئامێرەکان بۆیە پرۆسەکە باشتر بەڕێوە چوو.